باشەکە بەیانی باش بەیانی باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی پڕخەندە و خۆشیتان هەبێت ڕۆژێک بە تەندروستی باش و پڕچالاکی لەگەڵ ئێمە دەست پێ بکەن. بەیانیتان باش خۆشحاڵی لەگەڵتانین لا بەیانێکی دیکە بەو هیوایان ڕۆژێکی باش بێ بابەتی باشمان بۆ هەڵبژار دەبن. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە بۆ هەمومان ڕۆژی جیهانی پێکەنینە بەو هیوایم کە تەواوی ڕۆژەکەمان ئەمڕۆ هەر بە دڵخۆشی بە پێکەنین بەڕێ بکەین. وابزانام هەکار کەس ئەوەنە فەقیر نییە نەتوانێت پێکەنینێک بکاتوانە پێکەنین بۆ دەوڵەمەند و بۆ فەقیر بێ بەرامبەرە زۆر جار دەگوترێت پێکەنی دەرمانخانەیەکی بێ بەرامبەرە دەتوانێت بە بەلاش بەدەست بکەوێت. ڕاستە لە هەر شتۆ خێکابینیان ئەوەنەی بتوانین کە ئێستا توانین پێ بکەنین با پێ بکەنین ئیتر ئەوەی دی بەجێ بێڵین بۆ ژیان کە خۆی چۆن بەڕێیەکات یاخود شتەکان چۆن تێپەڕن گرنگەوەی ئێمە ئێستا بتوانین پێ بکەنین لەگەڵمان بمێنەوە تا کۆتایی پرۆگرامەکە بۆی بینەر و بیستەری هەموو بڕگە و بابەتەکانی بن. سەرتاش بۆ دەست پێکەین کە دوایەوەی دەچێتە ئەوروپا و ڕوو لە غەریبی یەکات هونەرمەند ڕێدێر بامەڕنی یەکەم بەرهەمی خۆی بە ناوی قەدرا من بڵاو دەکاتەوە کە تێکست و ئاوازی خۆیەتی لە لێدوانێکی تایبەتیدا بۆ کوردستان 24 ڕێدێرەڵێ دوایەوەی کە ماوەیەکی زۆر لە هونەرەکەم دابڕە ئەم بەرهەمەم بۆ ئەوە بوو تا گوێگرانم دڵشاد بکەم. کلیپی گۆرانی قەدەری من لە وڵاتی ئەڵمانیا کاری وێنەگرتنی بۆ کراوە و پێشکەش بە کوردستان 24 کراوە ڕێدیر دەیەوێت لە ڕێگەی کوردستان 24ەوە بۆ یەکەم جار کلیپەکە یاخود بەرهەمەکەی بڵاو بکات و بزانین بەرهەمەکەی ڕێدیر چۆنە. قدر اسوستانده وکی بیایدی خوبرم بمره بینگه کنی واره سری ریا برزکره و ما که دریجم چکارت هنری چه نگیرین و پیشکیش حجه گرت خونه گیرین مفردید از وی کار هنری چکم هر جه پی و آوازت منه بناوی قدرامون مناف کریه افرو کس هیلان بیتم فرگرم خمه دریاده نیز نشیم بیده بشیم و صادم رم دیدیم باری کاریا برایم نزید عزیز حوال مجید و بکار میوزیک راویه مل ولاد ترکی تو مار کریه هر واسا برایم نزید عزیز جدل سپاسیاوید کم هاری کار حسن بکار در هنری راویه بکار وینگرتن جی راویه بلکو گل ماندی بو دیف مو جدل سپاسیاوید کم و سپاسیا هر کسی که کم کو ماندی بو دیف مو هاری کار گلم بس قدر دیش من ذبه نفخم و تجی من بر نتروجك خوش دامه نتدرجهك من بكر بس قدر ديش من بابا نفخم وتجي من بر نتروجك خوش دامه نتدرجهك من بكر وەکو ئەماژەمان پێکرد ئەمڕۆ ڕۆژی گیانی پێکەنینە لێکۆڵەران پێیان وایە پێکەنین چالاکێکی گرنگە بۆ تەندروستی مرۆڤ و یارمەتی دەرە لە چارەسەرکردن و کەمکردنەوەی هەندێک نەخۆشی وەک شەکرە، ئەکزیما، نەخۆشیەکانی دڵ، ڕەبۆ و هەروەها دەتوانیت کۆندامی بەرگری بەهێز بکات و ڕوبەڕووی نەخۆشیە درمەکانیش هەندێک حاڵەتی خەمۆکی ببێتەوە. سونیل گەنجەکێ پاکستانیە ئەو دگەل هەڤاڵەخوا سونیۆیە وەکە گەشتیار یەن هاتینە ئاکرێ دگەل گەشتنەخوا بووناوە هاوینگەهێن vêdeverê ئەوان بە هەڤاڵên xwe ve dest bi girtina wêneyan kirin û ew ê bi vî rengê xwe danasandin û behsa ciwaniya Akrê kir. ئاکرێ باژێرەکێ gelek xweş e û rastî min Akrê gelek ciwan dît. Navê min Sonyol Langford e. Ez xelkê Pakistanê me û navê bajarê min jî li wêrê Lahûr e. Di nava havîngehên vêdeverê de hind geştyarên Ereb jî hebûn ku ew xelkê welatên Sûriya û Libnanê bûn û
اوان گوتن ادناوا آکردا ام یجدیدنا دیمنین وان هاوینگهانو سروش دیوانات تیرنابین. كلش فرحانين احنا هنا موجودين الاجواء كلش ام لفر قلق دلخوشن كشو هوا الفيدري قلقي دلخوش كرو وسروش تاويجي قلق جوانا ام تقلبان قنجان لفيدري قلق دلخوشن انه يتفاعلون بالمنطقه اكثر واكثر. الاماكن السياحيه جميله جدا. جهن گشتیاری انویل گلک جوانن. نه بس جهن گشتیاری بلکه همی آکر گلک جوانه و حتی خلکی وی گلک جامعه رو خیراتنا که جوان متکن. واستقبالهم الحلو. سال دیف ساله کرتک گشتیاری اتهرما کردستان دا یه وجاندنک نوترو گشتر بخوت بینیتن اوه چنده وکری کو گشتیار جدور و برخوابدن ناوا وان هاوینگهان. آرامی و آودانیا پیدا بوی تحریم کردستان دا وکری کروژانل ناوا وان هاوینگهان جبلی گشتیار نافخویی و عراقی برجاک و برچاو گشتیار بیانیجی بهنه دیتن. آری حسین کردستان 24 آکری. زۆر جار مەرج نییە ینی پێکەنی تەنیا لە ڕێی نوکتەوە یان لە ڕێی بینینی دیمەنێکی خۆشەوە بێت هەندێک زار گەشتکردنی شوا دەکە ینی دڵت خۆش بێت گەشتکردن ئەتوێ بە هەرچی بەبیهێنیتەوە ئێمە ئەوەی کە باسمان کرد لەگەڵ هەکار باسی پێکەنین بوو بەڵام بابەتەکەمان باسی گەشت بوو تە هەکارەوە بۆ جۆرە بێنێتەوە گەشتیش بڵێم گەشتەکەش پەیوەندێکی لەگەڵ پێکەنین هەیە ئیتر هەیەتی تاوە بڵێن هەیە بۆ خۆمانە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پێکەنینە کە وەکو سەرەتا هاژە ئاماژەی پێدا ینی زۆرێک لە لێکۆڵەران پێیان وایە پێکەنین چاڵێکێکی گرنگە بۆ تەندروستی مرۆڤ ئەو یارمەتی دەر لە چاسەرکردنی نەخۆشیەکان ینی یەکشت دەربارەی پێکەنین هەیە ینی تۆ هەرچی شتێکت هەبێ لۆ خۆت وەکو تاک بەڵام کاتێک کە خەندێک بەرامبەر کەسی بەرامبەرت دەکەی لە خۆتەوە ئینێرژێک دەدەی بەو بۆ نمونە هەکار تو ئێستا زۆر تووڕەبی لە حاڵەتێکی جددی و تووڕەبوو نابی این دۆخێکی خراپەی ئەوە نییە کەس پێ بکەنێ بەڵام لەو کاتە من یم پێ و پێەکەنم چیەکە ینی باشە بیتەوە یان ئیتر لەگەڵ ماڕووی بە پێکەنینەکە چونکە زۆر جار پێکەنینیش ئەڵێن شێوازێکی سایکۆلۆژیکە ئەگەڕێت ینی بۆچیت پێەکەنیت نەک تەواوی ینی ژیانت ئینسان بە بەدەم هەزاران کۆسب تەگەرە ناخۆشی دەردەسەری تێدەپەڕێ ینی ناکرێ من دوور بێ لە تۆ لە هەموو بینەرانی ژانی کەسێک تازیەکی هەیە کەسێکی ئەزیزی لە دەستداوە کێشەیەکی هەیە منداڵەکەی نەخۆشە تۆ دێ پێی پێدەکەی لەو کاتە نەهکار بۆ نمونە لەسەر بەرنامەکە لەسەر بابەتێک لە خۆتەوە میزاجت تێک چووە بەڵام من لەو کاتە پێیەکەنم لە کاتی بەرنامە ئاساییە لە کاتی بەرنامە زۆر ئاساییە لەبەرەوەی ینی تۆ وەکو پێشکەشکار من وەکو پێشکەشکار بۆ خۆم کێشەی خۆم بۆ خۆم بەڵام ئەوەی کە هەمە لە بەرنمەکە دانرایە تەوەری بەرنمەکە ناوەڕۆکی بەرنمەکە ئەمە پێشکەشە بە بینەران بۆ ینی تۆ دەکرێت بە خەندەیەک بێ بۆ ساتێکیش بێ دەتوانانی ئینێرژێکی باش بدێ بە بینەر بە کەسی بەرامبەر بە تۆ ئێستا من و تۆ پێک و بەرنامە پێشکەش دەکەین ئەگەر بێت و من تا کۆتایی بەرنامە بەم شێوێ بوەستم تۆ لە خۆتەوە ینی تااقەتی پێشکەشکردنی بەرنامەت نامێنێ بەڵام ینی لە نێوان راپۆرتەکان یان لە کاتی پرسیارکردن ئەگەر بێت و پێکەنینێک هەبێ بێگومان ینی هەم ئەو کەسێک کە میوانە ئەمی زیاتر دڵخۆش دەبێ هەم ڕەنگە وێنەگرەکان کە لە ستۆدیۆنیان ئەو برادرانی کۆنتترۆلکەبێک و کار دەکەن هەموو ئەمانیش هێز و گروتینی کارکردنیان زیاتر بێ بەتایبەت بۆ بەیانیان پێم وایە لە هەموو کاتەکانی تر گرنگترە بەڕاستی هاژە ینی تازە لە خەو هەڵساوی پێویست بەدەم و چاوێکی بەڵام کێشەی ئێمە زۆر جارەوەیە کە یینە دەرەوە بە تایبەت بەیانیان نازان بۆچی خەڵکی ئێمە بە تایبەت ئەو دەموچاوی ئاوەهەیە ها لە یاوێتی بەیەکەوە یاوێنە بە دووە دەموچاویان زۆر سەیرە ینی یەوەیە شەو درەنگ خەوتون بەیانی کێشەیە کە ینی خەوبەریانە پێکەنینیان بە هیچ تۆ وەکو خۆت ینی سڵاو لە دوو کەس دەکەی لەبەر دەرگا سڵاو لە کەسێک دەکەی بە پێکەنینەوە بە ڕوویەکی خۆش وەڵامت دەداتەوە تێدەپەڕی دەمەتر سڵاو لە کەسێکی دیکە دەکەی دەڵێت بیانی باش بەو شێوازە جیاوازە وەڵامە دەداتەوە کامیان بەلای تۆ سەرنج ڕاکێشترە تەوانەوەی یەکەم بەڵام دووەم ئەتوانم من کاریگەری بخەمە سەر ئەو ئەنی ئێمە هەر چاوەڕێوە نەکەین کەسەکانی دەوروبەرمان دڵخۆش بام بکەن با ئەمە زۆر جار وا بکەین کە دڵی دەوروبەرەکەمان خۆشکەین بۆ نمونە ئێستا بابەتێک بۆ ئێوە دەخەینە ڕوو کە نیان بارزان لەگەڵ گەنجێ قسەی کردووە ئەم گەنجە بەس پێەکەنێ بزانین ئێمە دەتوانین پێ بکەنین چونکەڵن کەی کەسێک پێەکەنێ دەوروبەرەکەش یەتوانێت پێ بکەنێ
ئەمڕۆ ڕۆژی جیهانی پێکەنینە لە جیهاندا هێندە گرنگی هەیە وەکو چارەسەری دەرونی بەکاردێت بەڵام لای خۆمان هەندێک جار ئەگەر کاتەکەی گونجاو نەبێ یاخود پێکەنینەکە شێوازێکی جیاوازی هەبێت وەکو شتێکی نامەوە بینرێ و دەوترێت پێنەکەنی باشترە تا چەندێک گرنگە کە ئێمە ڕۆژانە پێ بکەنین و خەندا بەڕووی یەکتریدا بکەین. بەردەوامەوە پێکەنین؟ بەردەوام پێکەنم. بە چی پێکەنی؟ وەڵڵاهی بە برادر. ئەخە بۆ؟ سەر و خوارمان پێ کردووە ناوەدە سەرێ ناخواروتر سەری لێ تێک چووم. ئەمە لە پێکەنی و مە نازانم بڕۆم ڕێگە. وەڵی هەر ئەو مەوزوعانێ. نەبەسی چێکەنەوە خۆی بێ ناگیرێت؟ وەڵا لە خۆی دەلێت. هەر لە خۆی بێ. ئارە بەخوا بیەوە. پێت وایە ئەمە شتێکی ئاساییان شتێکی باشە. ئیتر هەموو کەسێ بۆ خۆی دڵی خۆشە ئیتر هەر کاتێ بێ بتوانێت پێ بخەنێ هەر کاتێ بێتوانێت دڵی تو نەبێ. هەم کاتێک لە ماڵۆ پێتەڵەن چی؟ لە ماڵە پێم بەلەن گژومەنی بەس خۆم مەحەدەت پێکەنم. تەبیعەتی نادوە سەرێمە مەقسەد بڵێوە تەبیعەتی وەک ئێمە هەم کەسێ وەک ئێمە نابێت. بەردەوامەوە پێکەنێت؟ هەموو کاتێ ها پێخەنێت. خەت پێی ناڵێم لێی بەسە پێ مەکەنە. وەڵا پێڵێن هەر زیاتر پێخەنێتەوە. بۆچی واکەی لەگەڵیانە؟ وەڵا بلێم چی نازانم. دڵ خۆشە بێک بۆ پێکەنینیان مەسەلەن میزاج شتە گۆڕە؟ ئارە لە مەزاستە گۆڕێ. ئەوان چیت پێڵەن کە پێتەڵەن پێ مەکەن؟ خۆشیان لێ پێکەنین. وەڵا ئێمە حەب بەسەکردنی چاو پێکەنی. لەوەی خۆمان زانین چی یەکەین. لە یەک تێگەین بەچاو. پێکەنین کەسی بەرامبەر لەوانەیە بە هەڵ تێ بکە بڵێ ینی بۆچی پێ؟ پێکەنین بەرامبەر هەموو کەسێکنا یعنی تۆ لەگەڵ چواردەورەکەی خۆتا کە نزیکی لایەنەوە دایما ڕوویەکی خۆشە هەبێ دایما بە پێکەنینەوە بە پێکەنینێکی زۆر زەقەوەنە تەنها ڕوویەکی خۆشە هەبێ بەرامبەرەکە و ئیتر ئەوەیە. سوودە لە پێکەنین بینیەوە بۆ ئیشەکەت بۆنمونە کڕیار زیاتر مرتاح بێ لەگەڵ؟ بەڵێ بە ئەکیدی یعنی زۆر زیاتر مرتاحنە هاڵن وازانین مشتری دایمین کە ئەوەنە سەر و ڕووتان خۆشە لەگەڵمان. این شتێکە ینی پێویستە هەموو کەسێک لەسەر لێوەکانی بێت ینی بەنسبەتەوە ینی کاتێک کەسێک موانەیەکت لێەکە مۆڕێ شتێکت لێەکە ئەبێ تۆ بە پێکەنینەوە وەڵامی بێتەوە ینی چۆنە بێ من یەکێک مۆڕم لێو کا بووی پێ بکەنم. ئاخر پێکەنین مانای ئەوەیە ینی هەنێک کەس کاتێک مۆڕت لێەکە تۆ بزەی پێکەنینی بێەوە بەکاربێنی شرت ئەوە نییە ینی تۆش یەکسەر بە خراپە وەڵامی بێتەوە لەوانەیە ئەو کەسە لەسەر ئەو پێکەنینەی تۆ دڵی بگۆڕێ شتێکی تری بگۆڕێتەیەگە ینی هەستەکانی بگۆڕێ بەرامبەرت شتێکی جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بەڵام منیش کەسێکی هەنێجار پێمەڵەن کۆمیدی یعنی زۆر شتی کۆمیدی باسەکەم یانەوانە بەڵام حقیقەت کۆمیدی پێویستە ینی بۆ منە پێکەنین پێویستە بۆ ئینسان چونکە هەر کاتێک پێ بکەنی بەدەم کەسێکی بەرامبەرەوە هەڵبەت کە پێی خۆشە بەڵام ئەگە گرژومۆن بی هەڵبەت کە ڕقێکە لێ هەڵەگرێ لەو بابەتەیە جا لە دینی ئیسلامیشە هەر ینی پێکەنین خەندە لەسەر لێەوە بێ شتێکی باشە خراپە نییە. بێگومان ئەو کەسانی کە پێکەنین بینیمان لە چاوپێکەوتنەکەین یان لەگەڵیاندا هەڵبەت ئەگەر هەرچیەک بوو بێ خەندێکی خستە سەر لێوانمان چونکە ئیدی پێکەنین وایە تو پێ بکەنەوە منیش پێکەن و چواردەورەکەمان ئەگەر هیچ بیانوێکیش نەبێت توانین بوو بیانیومان نییە بۆ ناخۆشیەکان جاری هەر لە خۆمانەوە گوێ لە گۆرانیەکە گرین بەبێەوەی هیچ لە ئارایە بێ خۆمان بێتاقەتەکەین کەواتە ئەشتوانین جیاوازتر بیکەین ینی جیاوازتر دۆخەکە بۆ خۆمان بگۆڕین زەردەخەنەیە بکەین ئەو کاتە ئەڕاستەو خۆیان لە مای چەند چرکەیەکە باری دەرونیشمانە گۆڕێ پێکەنین ئەو زمانە نێودوڵەتی ئەگەر بە شێوازێکی دروست و لە جێگەی خۆیان کەڵکی هەبێت ئەوە توانین لەگەڵیا بڕۆین ینی زمانێکە هەرچ میلەتێک هەر نەتەوەیەک بی زمانی پێکەنین و زەردەخەنە هەمومان تێگەی نەتوانین کەڵکی لێوەربگرین. پێکەنین ئەو زمانە نێودەوڵەتی ئەگەر بە شێوازێکی دروست و لە جێگای خۆیدا کەڵکی لێوەربگیرێت وێڕای دروستکردنی شادی بۆ تەندروستی و لەشساغی و بۆ مرۆڤەکانیش زۆر بەکەڵکە. جا چەند خاڵێگە خینە ڕوو سەبارەت بە زەردەخەنە و پێکەنین کە لە ڕاستیدا زۆرێک لە پزیشکانی وڵاتی پێشکەوتوو بۆ چارەسەری نەخۆشیە دەرونیەکان کەڵک لە پێکەنین وەرەگرن بۆیە دەگوترێت پێکەنین دەرمانخانێکی بێبەرامبەرە. لە کۆمەڵگە دواکەوتوەکاندا هونەرمەندانی کۆمیدیا دەکەونە بەردۆمە و قسەی ناخۆشیان بەرامبەر دەکرێ و کەسایەتیان دەشکێندرێ هەر بۆیە هەندێک وا بیر دەکەنەوە ئەم جۆرە کەسانە هەزەلین لەبری ئەوەی بیان ناسێنن بە پاشای شادی و دڵخۆشی. ڕاستیتان دەوێت زۆر باس لەوە دەکەن کە پێکەنین بۆ لەش ساغی و تەندروستی باشە و غەم ڕەوێنە تەنانەت ئەمە لە باری زانستیەوە مسۆگەر کراوە بەڵام بیر لە پەندە کوردیەکان بکەینەوە کاڵێ ئەوەی دەگرێت دەردێکی هەیە ئەوەی پێدەکەنێت
هزار دەردی هەیە خوانەکە. ئەگەر هزار دەردیشمان هەبێت ساتەکانی پێکەنین ئەوەندە شیرین و شادی هێنەرن کە سەرجەم دەردەکان لەبیر دەبنەوە کەواتە پێ بکەنە بۆ ئەوەی بە گەنجی و بە لەش ساغی بژیت. هەکار پێ و چۆنە کەسێک لە نیوە شەوا تەلەفۆنە بۆ بکە خەبەر بکاتەوە نا تەلەفۆنە بۆ بکە و پێ بڵێ پێ بکەنە ینی سعات 2 شەو 3 شەو باشە ئەو پێ دەکەنیم هەر خۆی لە خۆیدا قسە پێکەنینی دەوێت بەڵام بۆ ئەخ بۆچی وانە ئێگەر حاڵەتێکی ئاوا ڕووی یابێ نازانم من حاڵەتی وام توش لەوە بەسەر خۆمدا هاوڕەیەکەم هاوڕێکی تری تەلەفۆنی بۆ کردبوو سعات 3 شەو گۆرانی کەیایی مناڵانە پێ بکەنە و بە زەردەخەنە لە سعات 3 شەوم گۆرانی بووتە بوو گۆرانێکی تریش جابیانیش پێوتبوو نازان من ئاگام لێ نیە من شتیوان پێنەوتوی کاتەکەی باش نەوە لەسەرم باسە دەوەستین هاژە ڕۆژی جیهانی پێکەنین میوانمان لەگەڵ مامۆستا تەنیا بەدرەدین ڕێنماییکاری دەرونی مامۆستا تەنیا زۆر بە خێر بین زۆر خۆشحاڵین بۆم بەیانی لەگەڵمانین بۆ هیوایەن سوودی پێکەنینمان بۆ ڕوون بکەیەوە بۆەوەی بینەرانی شتێ بگەن کە پێ دەکەنن بۆچی باشە. بەڵێ طبعاً پێکەنین خۆی دەتوانانی بڵێ حاڵەتێکی دەرونیە یان حاڵەتێکی ئینفعالی سۆزداری دەرونیە کاتە لە هەموو مرۆڤێکدا هەیە هەموو مرۆڤێک و کاتێک کە کاردانەوەیەک بەرامبەری دەکرێت یان ورژێنەرێک ڕوودەدا لە بەرامبەری ئەگەریەوەی هەیە پێ بکەنی واتە وەڵامدانەوەکەی وی وەڵامدانەوەکی هەم جەستەیی دەبێ هەم وەڵامدانەوەکی دەرونی دەبێت لە ڕووی جەستەییەوە کاتێک کە تۆ ورژێنەرێک دەبینی یان کاردانەوەی بەرامبەرت دەبینی لە ڕووی جەستەیەوە ماسوولکەکانی دەموچاوت دەزوودێ ئەمە کاردەوە لە ڕووی دەرونیەوە کەش هەست دەکەیت کە گۆڕانکاریی گەورە لە ڕووی دەرونیەوە ڕوودەدا هەست بە ئاسوودەی خۆشی دەکەیت ئەو کارەکەشی ئەوەیە کۆمەڵێک هۆرمۆنات هەیە کە پەیوەستە بە خۆشی ئەو هۆرمۆنانە دەرژێ ئەو کات کاریگەری لەسەر هەم جەستە و هەملانی دەرونی مرۆڤەکە دروست دەکات مرۆڤەکە هەست بە ئاسوودەی و بەختەوەری و دڵخۆشی دەکات بینە سەر سوودەکەی تەڵان ئێمە دەتوانین سوودی پێکەنین دابش بکەینە سەر سێ بەش بەشێک لە ڕووی جەستەیەوە بەشەکیش لە ڕووی دەرونیەوە و بەشەکیش لە ڕووی کۆمەڵایەتیەوە طبعاً ئەگەر لە دەستەیەوە دەست پێ بکەین وەکو ئەو توێژینەوانەی کراوە ئەو دیراسە نوێیانە و دیراسە کۆنەکانیش ئەوەی سەلماندووە کە یەک لە هۆکارەکانی ئەو کەسانی کە زیاد یان بەپی پێویست پێ دەکەنن طبعاً سیستەمی بەرگریان بەهێز دەبی واتە کەمتر تووشی نەخۆشی دەبن کەمتر نەخۆش دەکەون ئەو یەکێکە لە هۆکارەکان و هۆکاری دووەم کە پێکەنین وا لە مرۆڤ دەکات لە ڕووی جەستەیەوە باسماکە کە سیستەمی بەرگری بەخۆت دەکات دووەم کەمتر هەست بە ئازار دەکات ینی ئەوانەی کە کەمتر پێ دەکەن کەمتر ئازاریان هەیە کاتێک کە شوێنیان بریندار دەبێت یان بەرکەوتەک ڕوودەدا بەڵام ئەوانەی کە پێ دەکەن کەمتر هەست بە ئازارە دەکەن چکە وەکو باسم کرد کۆمەڵێک هۆرمۆنات هەیە دەژێ ئەو هۆرمۆناتە ڕاستەوە کاریگەری لەسەر جەستەی مرۆڤ دەکات وا لە جەستەی مرۆڤ دەکات کە تا ڕادێک بێن جەستەی بێهۆش بی لە ڕوویەوەی کە ئازاری دەدەیت یان کە ئازاری پێ دەکەوێت و هەروها بۆ نەخۆشیەکانی دڵ بەڵام یەکێکە لەو حاڵەتانێک کە بەشی زۆری پزیشکانی دەرونی یان پزیشکانی ئەوانەی کە پەیوەستن بە پسپۆڕیەتی دڵ ڕێنماییەوە دەکەن کە دەبێت زیاتر پێ بکەن بەڵام پێکەنی ژوای باز دەکەین بە پێپی بۆی یارمەتی جەستەیەوە کە سەب دەکەتە تەندروستی باش بێتن ئەمە لە ڕووی جەستەیەوە ئێمە ئەگەر دابنیشین باس بکەین طبعاً سوودی زۆر زۆرە بۆ جەستەی هەتا بەپی نوێترین توێژینەوە باز لەوە دەکاتن کە تەنانەت تەمەنی مرۆڤیش درێژ دەکات ئەوانەی بە پێویست پێ دەکەن و ئەوانەی کەمتر پێ دەکەنە طبعاً تەمەنیان کورتترە بەپێ ئەو توێژینەوە دراساتانەی کە کرایە ئەگەر بێن باس بکەین لە ڕووی دەرونیەوە طبعاً ئەوانش کۆمەڵێک هۆکار هەیە یان کۆمەڵێک فاکتەر هەیە کاتێک کە پێ دەکەنی ئەو کەسە وای لێ دەکاتن بێتە کەسێک لە ڕووی تەندروستی دەرونیەوە کەسێکی نۆرمەڵ و باش بەرمونە ئەو کەسانی کە تەوەتریان هەیە ئەو کەسانی کە قەلەقیان هەیە تو باسیەوەکەی چۆن ئەو هۆرمۆنانە ینی بخینە گەڕ لە جەستەمانە بۆی کە پێ بکەنین چی بکرێت بۆی کە بەردەوام کەسێکی دەم بەخەندەبی ئەگەر کاریگەریت لەسەر خۆشن نەبێت لەسەر دەوروبەرە لەسەر کۆمەڵگا و چونکە زۆر جار تۆ یەکتە دەرۆ هیچ کێشەو نییە یعنی ڕۆی ئەتێ ڕۆژێکی ئاسایی بەڕێ بکەیت بەڵام هەر لەگەڵ هاتنە دەرۆت لەسەر شەقام کەسێک میزاش دەگرێ
لەسەر شەقام شتێکە بەس پێم خۆش لایەنە دەرونیەکەی باسکە پاشە لایەنە کۆمەڵایەتی باشەکەواتە پرسیارەکەی من لە دواتر لە بیری مەکە لایەنە دەرونیەکەی ئەو کەسانی کە پێ دەکەن زیاتر یان کاردانەوەی پێکەنینیان زیاترە بەرامبەر خەڵکی لە ڕووی دەرونیەوە هەست دەکەن و کەسانە مرتاحترن و هەست بە بەختەوەری پشودان دەکەن و کەمتر هەست بە قەلەقی تەوەتر دەکەن کەواتە ئەمەش ڕێگایشی باشە بۆی تۆ ڕزگارت بێت لە تەوەتر و قەلەق و سترێس بە تایبەتی ئانی سترێتێکی زۆریان لەسەر لە کاتی کارکردن بەنمونە ئەگەر سیر بکەن نمونە جەنابتان 10 کاتژمێر 12 کاتژمێر کار دەکەن لە دەستگایەکی ڕاگەیاندن کاتێک کە دەبینی سترێسێکی زۆر دەسەر ئەگەر هاتوو پێنەکەنی طبعاان کاردانەوەی خراپ لەسەر جەستە دروست دەبێت و کاتە تۆ تووشی سترێس دەبیان تووشی خەمۆشی دەبیان تووشی بێزاری شەکەتی دەبی بەڵام ئەگەر هاتوو پێکەنی بێگومانە و کاریگەری کەمتر لەسرت بە دیار دەکەوی سترێزەکە کەمتر لەسرت بە دیار دەکەوە لە ڕووی کۆمەڵایەتی ئەوش ئەگەر باس بکەین بە هەماشیە ئەوانەی زیاتر پێدەکەن پەیوەندی کۆمەڵاتەکانیان بەهێزترا بەهێزترن و لەگەڵ یەکتر زیاتر کۆ دەبنەوە و زیاتر چاڵاچیان هەیە لە دەرەوە تەنانەت بەیەکەوەش لە ناوەش چاڵاکی زیاتر ئەنجام دەن کەواتە زیاتر ئێمەش زانین هەر کەسێک زیاتر چاڵاکی ئەنجام دە لە ڕووی تەندروستی دەرونیەوە باشترە کەواتە هۆکارە پێکەنین هۆکارە بۆ ئەوی تۆ زیاتر پەیوەندی کۆمەڵایەتی دروست بکەیت و دوای دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر چاڵاکی ئەنجام بدەیت ئەم سێ هۆکارە دەکرێت بڵێن پێکەنی کاریگەری لەسەر هەر سێ لایانی هەیە و بەنسبەت ئەو کەسان چۆن ئێمە پێ بکەنی تەوان پێکەنین وەکو باسم کرد پێویستی بە کاردانەوە هەیە تۆ لە ژینگەیەک دەژی ئەگەر ژینگەکە هەمویان قسەیەکی خۆش نەکەن نوکتەیەک نەجێنەوەیان شتێک نەورژێنن کە تۆ پێ بکەنی دڵنیا بە تۆ ناتوانانی پێ بکەنی بۆیە پێویستت بە ژینگەیەکی لەبارە ئێمە زۆر زار قسەیەک دەکەین دەڵێ ئەگەر تۆ بەیانی هەسای لە خەو یەکەم وشەیەکی ناخۆش بەرامبەرت بەکار هات تۆ ڕەنگە تەواوی ئەو ڕۆژە پێ نەکەی بۆیە بەردەوام ڕێنمای ئەو کەسانە دەکەین کە دانەوێت ئەوەی بەرامبەریان هەست بە پشودان و بەختەوەری بکە پێویست بە یەکەم وشە بە تایبەتی بەیانیان کە هەڵدەستێ وشەیەکی جوان یان نوکتەیەکی خۆش یان قسەیەکی خۆشی بۆ بکە بۆی پێ بکەنیتە بەڵام کە تۆ بەداخەوە بەشی لە کۆمەلگەی ئێمە بەشی زۆری کاتێک کە بەیانیان لە خەو هەڵدەستی لە باتی وشەیەکی جوان ڕەنگە گلەیەک یان ڕخنەیەکی تونند ئاراستەی ئەو کەسە بکرێت ڕەنگە ئەو کەسە تا ئێوارەکەی ناتوانێت میزاجی خۆی کۆنتڕۆل ناتوانین بە خۆمان وا لە خۆمان بکەین ینی بۆ نمونە ئێستا سەردەمەکە جیاوازە سوۆسیال میدیامان لە بەردەستە هەمووان ئەو شتێک کە بە خۆمان هەست پێ دەکەین دەبێت هۆکار بۆ پێکەنینمان بۆ دڵخۆش بوونمان بەر لەوەی بڕۆین بۆ سەرکار ئەگەر ینی یەک خولەکیش بێت چەند چرکێکیش بێت گوێی لێبگرین یاخود سەیری بکەین ینی وەکەوەی کە ئەم بەیانی هاتم لە پارکینگ لەگەڵ هەڤاڵ بێکەوە گەیشتین هەواڵی مخوریت سەیری ڤیددیۆکمان کرد زۆر پێکەنین بەو بەیانە ینی بێت هێشتا نانمان نەخواردی ینی ناتوانین بە خۆمان تەوان ئێمە دەتوانین هەندێک شت هەیە دروستی بکەیان بۆ ئەوی بتوانین هەم لە ڕووی جەستەیەوە بتوانین ماسوولەکانی دەبوو چاومان بجێنین و هەم لە ڕووی دەرونیەوەش هەست بە پشودان بکەین چکە ئێمە دەزانی پێکەنین شتێک هەیە بەلەوەی پرسیاری تۆ وەڵام بدەمەوە پێکەنین ئەگەر هاتوو پێکەنینشمانە دەتوانین پێ بکەنی چونکە سوودی هەیە ڕەنگە زۆر کەس هەیە بڵێ ئەگەر پێکەنینێکی بە ئەن قەس پێ بکەنی ڕەنگە سوودی نەبێتە نەخێر بە پێچەوانەوە بەڵکو بۆ ماسوولەکانی دەموچاوت کەواتە بە هەر شێوەیەک تۆ ئەگەر نوکتەیەکیش نەبوو پێکەنی زەردەخەنەیەک پێ شتێکی نۆرمالە سوود بەخشە گلە یەک لە تۆ بکەم بۆ سێستا نە هۆرمۆن دەرەدەی نەبوو ماسوولەکەەکان نەبوو ماسوولەکان سوودت هەیە تەوان جارێک تریش گلەی ئەوم لێکرا لێچێک لە بەرنامەکان بە هەماشیەوە لەسەر پێکەنین بووم کۆمنتەکان و خوێندەوە یەکێک برادێک نووسی بووین باس لە پێکەنین دەکەی بەڵام بەخۆ پێناکەنی پێویست و پێ بکەنی تەوان ڕەنگە هەندێک زار هەر خۆی کەسایەتیمان ینی بەو شێوە بێ کەمتر ئەگەر نا ڕەنگە ئەگەر بە تەنیابی زیاتر پێ بکەنی بەڵام کاتێک دەگەینە هەندێک شتی انتیزاماتی کە باشە مامۆستا زۆر جار کەسانێک هەن لە دەرەوە ڕویان خۆشە ماشەڵا پێیەکەنن چواردەوریان کردوتە خەندە و زەردەخەنە ئەڕۆنە ماڵەوە دەموچاویان یاوە بەیەکە ئەو هۆکاری چییە؟ وەزعی شڕە لە ماڵێ زۆر خراپەر پێکەنینە لە ڕووی نابینی تاوان باسم کرد یەکەم شت ژینگە کاریگەری سەرەکی هەیە لەسەر ئەوەی تۆ چۆن بتوانانی هەست بە بەختەوەری بکەیت تاوان کاتێک کە هەستت بە خۆشی و بەختەوەری کرد هۆرمۆناتە دەرجێ بەڵام هەندێک ئافرەت یا هەندێک پیاو هەیە کاتێک کە دەستنەوە ماڵەوە دەبینی ژینگەکە لەبار نییە ڕەنگە ژینگەکە پڕە لە گلەی بنمونە پیاوێک کە دێتە ماڵەوە بەر لە هەموو شتێک لە ڕەنگە بەشێکیان ناڵێم هەمووی ئافرەتەکە دەست بە گلەی بکە بۆ ئۆت نێناوە بۆ ئۆت نەکردووە بۆ ئانازە پێکەنینی لەکوێ بێنێ لەبی دەچێت بەڵام ئەگەر هاتوو بە ئوستوبیشی تر ڕەنگە بە زۆریشتر مامەڵی لەگەڵ کرد ئەگەریەوە هەیە
پیاوەکە پێ بکەنی دوو قسەی خۆش بە هەمان شێوە ئافرەتەکەش کاتێکە لە دەوامە پیاوەکە لە ماڵەوەی بنمونە ئەگەر هاتو پیاوەکە دوو قسەی خۆشی بۆ کرد هاتەوە بێگومان ژینگەی لەبار دروست دەکە بۆی پێ بکەن بەڵام بەداخەوە لە کۆمەلگەیمە بەر لە هەموو شتێک کە دێتەوە ماڵەوە سەرەتا هەموو ڕەخنەکانمان ئامادە کردووە دەست بە ڕەخنەگرتن دەکەین دەست بە دەبیرمان دەسێ پێ بکەنین ڕەنگە هەندێک زار کاردانەوەی شەڕ و ئاژاوە ناو خێزانەکان ڕوودەدات کەواتە هۆکاری سەرەکی ژینگەیە هەمووان دەتوانێت ژینگەیشی لەبار بڕەخسێنین بۆی پێ بکەنین بنمونە تازە باسی شتێکتان کرد تۆ دەتوانین لە ڕێگەی سۆسیال میدیاوە لە زیاتی لە بڕی ئەوەی سەیری گرتەیەکی توندوتیژی بکەیت یان گرتەیەک پێی کە ئازار بەخش بێت دەتوانین سەری گرتەیەکی کۆمیدیا بکەیت لەوێەوە پێ بکەنی من شتێکەیە ئێستا بەشێک لە خەڵک بەڕاستی خۆم ڕەخنەم لێیان هەیە ڕەنگە زۆر زار قسەشم لە سەریان کرد بێ بەڵام شتێکی زوانی شەیەتیدا بە ئەو حەقیقەتە باس بکەین با ناوی کەس نەڵێ بەشێک لە یوتیوبەر و گەیمەر و نازانم وەڵا ناوەکانی ترسیە هەندێک کەسێ هیچ بارەیان نییە بنمونە بەڵام بووینە یوتیوبەریان لە ئینستاگرامیان بڵێن لە تیکتۆک شتێکی ڕاستەخۆ دەکەنەوە هیچ بەهرەشیان نییە بەڵام خەڵکەکە بە دیاری دانیشتووە پێ دەکەین زۆر قسە دەکەن هیچ ناڵێ یانی زۆر قسە دەکا وەک خۆت گوتی هیچ نار بەڵام خەڵکەکە ڕەنگە 20 کەی سیکەی بە دیاریەوە دانیشت بێت 20 کەی سیکەی بە دیاریەوە دانیشتووە و هیچ بابەتیش پێ نییە بەڵام ڕەنگە بەشی زۆری ئەو خەڵکێکە بە دیاری دانیشتووە پێ دەکەنی بەوە پێ دەکەنی کەشتی بێمانە دەڵێ تەوانە ئەو پێکەنی نەژدوو باشی دەزانم مامۆستا پرسیارەکە لە هاژە دەکەم هەندێک حاڵەتی دیکەی پێکەنین هەیە پێ دوایە بۆچیە ینی ئێستا هەندێک فێر بووینە بە ئەنقەس پێ دەکەنن ئەوە لەوانەیە هۆلیوود سمایلی کردبێ وەڵامەکەیە یان ڕوومەتی بەرز کردێتەوە بێ زیاتر طبعا نامە باسی ئەو بابەتش بکەین هەندێک جار هەیە ئێمە بەهەڵە لە بابەتەکانتی دەگەین بنمونە ئێستا من دانیشتومە پێ دەکەنم طبعا ڕەنگە تۆ پێت وابێ من بۆچی پێ دەکەنم بۆی کە پیشانی تۆ بدەم کە دڵم خۆشە نامەرز نییە زۆر جار ئێمە کاتێک کە دادەنیشین ذاکری درێژخایانی مرۆڤ ذاکرێت تەویل لەلمەدا کۆ هەموو زانیاریەکانی تێدا خەزم کراوە ئەو زانیاریان هەندێک جار لی دێداتەوە وەکو ڤیدیۆیەک بێ ئەوەی تۆ هەستی پێ بکەین من ئەو ڤیدیۆیە دەبینم بنمونە ئێستا دانیشتومە ڕووداوێکم بەبیر دێتەوە 10 ساڵ بەر لە ئێستاە ڕووداوەکە پێکەنی نییە منیش پێ دەکەن ڕەنگە تۆ نازانی من چ ڕووداوێکم بەبیر هاتووە تەنانەت لە شەقامی ژەڕۆم یان دانیشتومە تۆ هەست دەکەی کە من بە ئەنقەس پێ دەکەن یان بۆەوە پێ دەکەنم کە نیشانی تۆ بدەم کە من دڵم خۆشە هیچ کێشەم نییە چکە لە ناوەی ئێمە شتێک هەیە زۆر جار دەڵێن ئەو کەسانێک کە ئازاریان زۆرە زیاتر پێ دەکەن ئەمە مەرز نییە ئەمە بابەتێکی زۆر زۆر نائەلمیە من پێم وایە ئەوانەی کە ئازاریان زۆرە ئەوانەی گرفتی دەرونیان هەیە زیاتر کەسانی خەمۆک پەیوەندی بۆ نیە بەڵام دەکرێت بڵێ هەندێک کەس هەیە جەنجی دەرونی ئەنجام دەدەن بەرامبەر بە هاوڕێکانیان بەرامبەر خزم و دۆستەکانیان هیوادارم وانەکەن ئەمانە هەوڵ دەدەم بۆ بەرامبەرەکانیان پێ بکەن بۆی نیشانیان دەرکە ئەوان بەهێزن و هیچ گرفتیان نییە و تۆش واتی نەکەی کە من گرفتم هەیە ڕاستەوە چێتە ناو چوارچێوەی پێکەنینی گاڵتە جاڵی ئەمە وەکو جەنجی دەرونیە و هەندێک زاریش زۆرێک لە پێکەنینمان هەیە پێکەنینەکە کاردانەوەی تووڕەیە یان کاردانەوەی گاڵتە پێکردنە ئێستا تۆ دەتەوێت من تووڕە بکەیان تۆ دەتەوێت گاڵتە بە شتێک بکەی من ناتوانم وەڵامت بدەمەوە بە قسەیەک پێ دەکەنم جاوە خۆشە ئەمە کامە ئەوە چەکێکی باش نییە تاوان ئەمە خۆی باسم کرد پێکەنین بە هەموو شێوەیەک تۆ ئەگەر بۆ گاڵتەکردنیش پێ بکەنی سوودی هەیە بەڵام ئێمە دەزانی زانستیان باشترە تۆ ئەگەر پێکەنینەکە لە ناخەوت بێ ینی کاردانە هەموو بەشەکانی جەستە تێیدا بەشدار بن واتە زیاد عەسەبی مرۆڤ مامۆستەتەنیا هەندێک شتم لە کۆمەڵگەی خۆشمان سەبارەت ینی هەمومان ڕۆژانە دەبینین بەڕاستی کەسێک دەبین ینی لەگەڵ ڕێزم بۆ بینەران و بۆ بەڕێستان کەسێک دەبینی کە زۆر پێ دەکەنی دەڵێ بەخواجێ لە دایم پێ دەکەنی هیچ ینی بە هیچ هۆکارێک پێ دەکەنی بەڵام ئەگەر دایمە خەم بخۆین کەس لۆمە و ناکە ئەو شتەشمان هەیە ئەنی وەرە کەسێکی خەمبار بە دایمە خەم بخۆ کەس لۆمە و ناکار چەنە کاتەکە پێویستە ینی پێکەنینەکەی هێنێکە ئێمە زۆر زیاتر قسەی لەسەر بکەین مامۆستا بەڵام ئەبێمان بوری لە بەرەوەی دەرفەتی بەرنامەکە هەوەندەیە دقیق وڵاوە ڕوون بکەمەوە زۆر گرنگە هەندێک زاریش هەندێک بەشێک لە تاکانی کۆمەلگا زۆر پێ دەکەن دەبێ ئەوش لە بیر نەکەین پێکەنین هەندێک زار نیشانی هەندێک نەخۆشیە بەڵام پێکەنینی لە ڕادە بەدەر واتە هەندێک نەخۆشی دەرونیمان هەیە ئەمە تەوان نەخۆشەکە خودی خۆی زیاتر گرنگی بە پێکەنین دەدا پێ دەکەنی بەدەست خۆی نیە گرفتی هەیە لە
کۆ ئەندامی دەماری نابێ ئەمە سەیری نەخۆشەکان بکەین کاتێک کە دەبین بەتایبەتیوانی نەخۆشی دەرونیان هەیە پێ دەکەن بڵێن بەربوونە بەشی ویشتر سەیر بکە دەبێت دۆکو نەخۆشی سەیری بکەن و دەکرێت نەخۆشی پێکەنی نیشمان هەیە ئەمە خەلە دەکە لە کۆ ئەندامی دەمارە ئەو کەسەدا زیاد لە ڕادە پێ دەکەیت هەندێک زار دەبێتە هۆی مردنیش پێشتریش لە کۆمەلگایەک نامێت لە بەروی کاتی بەرنامەکە نیە لێچێک لە وڵاتەکان بەهۆی پێکەنینەوە ڕێژێکی زۆری لە دانیشتوانیان مرد لە ناو سوب ناتوانانی کۆنتترۆلی پێکەنین بکەن ئەمە دیراسی زۆر لەسەرکرا بە هێستریان ناوبرا وەزگە بەرنامەکە کاتی زیاتر بە متوانی با باسی بکەم وشتیشتر هەیە پێکەنین هەندێک زار زیان بەخشە لە بیر نەکەن ئەگەر هاتوۆ لە ڕاتە بە دەر پێکەنی بە دەنگێکی زۆر بەرز بە قاقا پێکەنی تەوان زیانی هەیە چۆن ئێمە دەڵێن لەسەر تووڕەی وەرزش مەکە ئەو کاتێک کە تووڕەی ڕەنگە کاردانەوەی خراپ لەسەر جەستت ڕوو بدە بە هەمان شێوە هەندێک زاریش قاقای لە پڕ و قاقایەک ئەگەریەوە هەیە کە تووشی گرفتی تەندروستی بکە بۆیە هەرچەند پێ دەکرێت تۆ پێ بکەنە بەڵام بە شێویی تەندروست و بە خەندەوە پێ بکەنە وە زیاتر گرنگی بە ئەفلام و سوسیال میدیاش داوانێک کە پێکەنینە یەک شتەیە من دەمێت دوایین شت پێ بڵێم یەکێک لە پزیشکەکان ڕێنمایی نەخۆشیێکی دەکرد کە نەخۆشی دڵی هەبوو پێگوت ئایا لە وڵاتەکەی تۆ هیچ ئەکتەرێکی کۆمیدی هەیە گوتی بەڵێ تەوان هاوڵاتێکە مصری بوو وتی ئادی مام هەیە وتی کەواتە تۆ دەبێت چیشی دڵت نەبی بەردەوام پێ بکەنی بەداخەوە وەکو خۆت باس کە لە وڵاتی ئێمە بەشێک لە ئەکتەرەکان لە بڕی ئەوەی دەستخۆشیان لێ بکەن ئەکتەرە کۆمیدەکان گاڵتەیان پێ دەکەن پێویستە هەمومان سوود لە ئەکتەرە کۆمیدەکان وەرگری بۆی بتوانین زۆر سپاس بۆ تو بەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەم ڕوونکردنەوە ئەم زانیاریانە گۆرانی بێژی لاو علی تێنی نوێترین کلیپی خۆی بڵاو کردەوە ئەم بەرهەمە گۆرانێکی کلیپکراوە و تێکست و ئاواز و دەرهێنانی لەلایەن علی تێنیەوە هەرخۆی بۆ ئەنجام درراوە واروها کاری سەرپەرشتیکردنی میوزیکی لەلایەن نیکاری کامل بۆ ئەنجام درراوە بەرهەمەکانی پێشووی علی تێنی بریتی بوون لە ئاواز و میوزیکی مۆدرن و ڕاپ بەڵام ئەم جارە تێنی بە شێوازێکی تر بەرهەمەکانی پێشکەش بە گرانیەکات ئەویش بە هەمان شێوە یەکەم جار پێشکەشی کوردستان 24 کرد و ئێمەش لەگەڵەوە شێریەکەین بەیەکەوە چێژی لێبینین. من جتا بس گولک دوید بس گولک دوید بس گولک دوید آرام یام دلک شد بس دلک شد بس دلک شد من جتا بس گولک دوید بس گولک دوید بس گولک دوید آرام یام دلک شد اف کلیپا اش پی بوازد مبخوه ارنجوال ترکیا دیگرن کلیپ هر دو که ما کریه بدر هنریا مبخوه وقت میوزیک پرودکشن یا برای پاریکار یا برای من آوازدانر و هنرمندی کار کاملی من دویت من تو هبی من تو هبی من تو هبی گل من یا کیف خوش ببی و چجارش من تو را نبی من دویت من تو الحمدلله اوا هفتیه که دنگو که گله که باشین ال کردستان ال هر چهار پارچه و همشیان ایکم بر همه من و صادنگ و گلک باش و الحمدلله ایشالله و ترجمنده بر همه گلک جان شکرینه و دین خصمتا همیس بدو ایوارا تدبینم جارو بارا ریگری ریکاتم ای گلال ناف بهارا همیس بدو ایوارا تدبینم جارو بارا ریگری ریکاتم ای گلال ناف بهارا بلا خلق بزانن خر بزانن خر بزانن از بوی دین و هارم دین و هارم دین و هارم بلا خلق بزانن خر بزانن خر بزانن از بوی دین و هارم دین و هارم دین و هارم زۆر جار بۆی کە بەیانیان و زەمان هەبێت یاخود کە کارێکەکەین بمانەوێت بە ئەنەرژیەکی باشەوە دەست پێ بکەین پەنا بین بۆ خواردنەوەیەکی وزە بەخش پەنا نابین بۆی کە لە ڕووی دەرونیەوە خۆمان کار لەسەر ئەو بکەین بە وزەوە کارەکە بکەین بگرە دەستەین ئەو خواردنەوە و زەبەخشانی کە ئێستا پڕی دوکانەکانە لە مارکێتەکان زۆرە و ئاسان دەسەکەوێت بۆ گەورە و بچووک و پیر و نەخۆش و چاخ
ئەم خواردنەوە زەبەخشانە بەیکێک لە خواردنەوە مەترسیدارەکان داهێنرێ چونکە بەپێی بڵاوکراوە پزیشکیەکانیش کاریگەری زۆر خراپ لەسەر تەندروستی لەشەکە و توێژینەوە زانستیەکانیش زۆریان ئاماژیان بە مەترسیەم خواردنەوەانە کردووە لەسەر کێش و قەڵەوی لە ڕاددەبەدەر و دڵ و خوێنبەرەکان چونکە بڕێکی زۆر مادەی زیان بەخشیانتیایە. هەندێک خاڵ باز دەکەین کە خواردنەوە و زەبەخشەکان ڕێژەیەکی زۆر شەکر بەلەش دەبەخشن ئەمە شۆکاری سەرەکیە بۆ توشبوونت بە نەخۆشی شەکرا و زیادبوونی دڵڕاوچێ. بەهۆی ئەوەی کە خواردنەوە غازیەکان بڕێکی زۆر شەکر و کالۆری تایە هەر بۆیە سەرچاوەیە بۆ قەڵەوی و زیادبوونی کێش و کۆبوونەوەی چەوری. هەروەها خواردنەوە و زەبەخشەکان بڕێکی زۆر مادەی کیمیایی تێدایە کار دەکاتە سەر کۆرپەلا ئەگەر بێت و ئافرەتی دووجیان بیخوات. بەپێی توێژینەوەیەکی ئەڵمانی کە لەسەر ئافرەتانی دووجیان ئەنجام درراوە دەرکەوتووە ئەوانەی خواردنەوەی و زەبەخشیان خواردووە کاریگەری زۆر خراپی هەبووە لەسەر تەندروستی و لەسەر ژیانی کۆرپەلەکیان. خواردنەوەی ئەم جۆرە خواردنەوە و زەبەخشانە سەرچاوی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و بەرزبوونەوەی ئاستی پەستانی خوێن دادەنرێت. و ئەم خواردنەوانە ڕێژەیەکی زۆر مادەی کافاینی تێدایە کە زیانی بۆ لەش هەیە و دەبێتە هۆی زۆربوونی ڕێژەی ئارەقکردنەوە و دڵڕاوچێ لە کاتی خەودا. هەر لەسەرم بابەتە بە گرنگی دەزانین کەسانی پسپۆڕ و شارەزا قسەی لەسەر بکەن بۆیە میوانداری دکتۆر زانا ئەحمەدمان کردووە کە خاوەنی بڕوانامەی دبلۆمی باڵایە لە زانستی خۆراک. دکتۆر زانا لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت تایبەت بەم بابەتە قسەی لەگەڵ دەکەین. دکتۆر بانیت باش ڕۆژێکی باش دەست پێ بکە پێشەوەی دەست بکەین بە بابەتەکە تەوەری یەکەممان باس لە خەندە و پێکەنین بوو چونکە ئەمڕۆ ڕۆژی گیانی پێکەنینە پێمان خۆشە کە جەنابیشت بەشداربی لەگەڵمان و ڕۆژێکی باش و پڕپێکەنینت هەبێت. زۆر سپاسیەوە کەم منیش بە هەمان شێوە هیوای سەرکەوتن و خۆشببختیتان بۆ خوازم و هیوای پێکەنینیش بۆ هەمووتان. زۆر سپاس. دکتۆر کەواتە با پێمان بڵێ خواردنەوەیکی وزە بەخش باشترە یانە وزەیە خۆمان دروستی بکەین و بە قسەیەکی خۆش بە ڕوویەکی گەشت بە زەردەخەنەیەک دەست پێ بکەین. بڵێ حەزەکەم پێشەوە خەڵک بۆی بزانێ وزەی کۆڵی خواردنەوەی و زەبەخشەکان بریتین لە چی و کۆمپۆننتەکانی چی حەزەکەم تۆزە تیش خەمە سەرەوە ئەگەر کات هەیە. فەرموو. بەڵێ وزەی تەوان خواردنەوەی و زەبەخش یەکەم بریتە لە بڕێکی زۆر زۆر کافاین. کافاین مادەیەکە کەوا لە ینی لە ئەسڵە مادەی کافاین کە لە ناو هەندێک لە نەباتاتە دروست ئەوێت خۆی لە ئەسڵ ژەهرە ینی بەس بە بڕێکی کەم ئینسان ناکوژێ کێشەی نییە ینی مشکلێکی نییە. ئەو کاتێکەوە ڕۆکەکە دەری دەدا لە ئەنجامی ئەوەی کەوا حیوانات یا خۆ حەشرات لقی گوڵەکان نەخوا لە ئەنجامی ئەمە لەبەرەوە کاردانەوەیکی زۆر خراپی هەیە ئەگەر بە بڕێکی زۆر زۆر بیخۆی. زۆربەی ئەو مادە ئەو خواردنەوەیانی کەوەی سەر لە ناو بازار ڕاهەن زۆربیان لە حدودی 250 سیسیە ینی یەک قوتویان لە بڕی لەوەینی 80 تا 150 میلیگرام کەفاینی تایە کە ئەمە بۆ مێرمنداڵێک یاخۆ بۆ مراهقێک زۆر زۆرە ئەبێتە هۆی گرۆزی ئەبێتە هۆی تێکچوونی باری دەرونی ئەبێتە هۆی ئەگرێشن واتە دژمن مێشکی وەکۆڵی زۆر ئەگرسڤە بێ وەکۆڵی شەڕەنگێز دەرەچێت ئەمانە کاریگەریکی زۆر زۆر خراپی هێمانە. دووەم بریتێ لە بڕێکی زۆر زۆر شەکر تەسەوور کە لە یعنی لە 250 سیسیە بەقەدەر کۆلایەک یاخۆ بەقەت بێسیەک بزیک 27 گرام شەکری تایە کە ئەم شەکرانە زۆر زۆر شەکری وەکۆڵە ئیزافەکراون بۆ ناوی کاریگەریکی زۆر زۆر خراپیان هەیە نەک بۆ ئەنەرژی بە عەکس و مێشک تەمەڵ ئەکەن عەکسی ئەوەی کەواڵە مێشک بەهێزەکەتوەمانە. لامان کەتا پڕیان کرد لە بی ڤایتامینەکان ڤایتامینەکانی بیەکان وەکو B1 B2 B3 تا B6 و B9 و لەگەڵ B12 ئەمانەکەەوە ڕاستەوخۆ کاریگەری ڕاستەوخۆیانەیە لەسەر میتابۆلیزمی لەشی مرۆڤ بە تایبەتی لەسەر میتابۆلیزمی خانەکانی دەماغ و لەساس وەکۆڵەی کارنجام فەسەجەکانی دەماغ بەهێزکەن وەکو بیرکردنەوە و وەخوا زاکیرە و ئەتەنشن و فۆکەسەوەمانە بەڵام لە ئەنجامدا بە زۆربەی زۆری ئەو ڤیتامینانە ڤیتامینی وەکۆڵەی دەستکردن و هەروەها زۆر زۆر هەرزانباین کە ئەکرێتە ناوێ هیچ
استفادەیەکی ئۆتۆی نابێ بۆ لەشی ئەو کەسە و لە هەمان کاتە هەندێک ئەمینۆ ئەسیدی تێکەن بە شێوەی ینی مەسەن بۆ منە پرۆتینەکان وەکو مەسەن بۆ منە ئەل-کارنتین على اساس بۆ ئەوەی کەوا کردداری میتابۆلیزمی ناو خانەکانی دەماغ زیاد کە و هەندێک ماوەدی مەسەن بۆ نمونە کەی تێکەن وەکو جنسن و ئەمانە بۆ تام و خۆش بەڵام بڕی ئەو مادە کیمیایی کە تێکەن لە بینی کۆمپانیا بۆ کۆمپانیای کە نزیک هەندێک جار 40 بۆ 50 مادەکەی تێکن کە زۆربەی زۆری نەناساوە. دکتۆر زانە سەبارەت بە شێوازی خواردنەوە یاخود بەکارهێنانی ینی لە هەفتەیەکدا چەند جار بەکاری بێن یاخود بیخۆیتەوە ئاساییە؟ بەڵێ جەمعەیەکمانەیە لە ئەمریکا ینی مەسەن بۆ نمونە جەمعەیەکی وەکۆڵەی صحیە بۆی داناوە کار مرۆڤی ئاسایی ئەدڵت نابێت لە 300 بۆ 400 گرام زیاتر کەفاین بخوا و ئەو کەسانی کامێر منداڵن لە نابێت لە 100 گرام لە 100 میلی گرام زیاتر کەفاین بخۆن کە بە تایبەتی ئەو بڕزۆری کەواتە لە ناو ینی هەندێکیان هەیە مەسەن بێجگە لە ڕێد بوڵ 80 میلی گرامی تایە کەفاین بینما نوعی کە هەیە تا 150 میلی گرام کەفاین ڕوا و حتى ئەڵێ لە خوارد 12 ساڵە پێویست ناکە بە هیچ شێوەیەک ئەنەرژی درینک بخوا واتە ئەو کەسێک کە 12 ساڵە لە خوارەوەیە بۆ ئەوی نەشونمای کاریگەری خراپی هەیە لەسەر نەشونمای دڵ و هەروەها دەماغی مناڵەکە بە هیچ شوێ نابێ بیخوا و ئەو کەسێک لە 12 بۆ 7 ساڵی ئەتوانێت لە ڕۆژکە یەک دانە زیاتر نەخوا و ئەشتوانێت بەدیلی ینی بەکاربێنە مەسەن بوون شەربەتێکی پرتقاڵی طبیعی سروشتی بخوا بە هەموو ڕیشاڵەکانی زۆر لەوە باشترەکەەوە ئەو بڕ زۆرە لە شەکر و کافائین و ئەو ڤیتامینە وەکۆڵی دەستکردانەی کەوا زۆر هەرزانبایی و بێکواڵتین بکاتە ناو لەشەوە. باشە دکتۆر زانە ئەو نەخۆشیانە یاخود ئەو حاڵەتانەی کە لەگەڵ خواردنەوەی ئەنەرژی درینکەکانە توش دەبێت کامانن یاخود بڵێن نەخۆشیە هەم درێژخانەکان و هەم ئەوانەی کە حاڵەتێکی کتوپڕ یەکسەر بەسەر کەسەکە دادێت کاتێک کە زۆری خواتەوە یاخود ئەگەر هەر بەکارهێنەری ئەو خواردنەوە و زەبەخشانە بێت کامانن. بەڵێ زۆربەی طبعاً ئیسا حالیان هەک هەر مناڵ و مێر منداڵی خواتە بەڵکو زۆربەی گەورەکانی شێخۆنەوە ینی لە دراسەیەکە لە ئەمریکا کراوەکەوە زیاتر لە ساڵ 35 بۆ 40 هەموو ئەوانەی کە لەسەر و مەسەن 12 ساڵ هەمویان ئەنەرژی درینکە خۆنەوە. کاریگەری خراپەکانی ئەنەرژی درینک لەسەر دەماغی مرۆڤ بریتە لەوەی کەوا گرۆزێکە وەکو ئەڵێیت تووشی نائارامی و ناجێگیری وەکۆڵی عەقڵی ئەکات هەندێک کاتێکی زۆر ئەبێتە هۆی دروستبوونی ئەگەر زۆر بخواتەوە بە دروستبوونی ئەوەی محاولاتی خۆکوشتن ئەمانە هەمووی لە ڕووی لەباری نەفسی و تووشی کابەیە کات مەسەن دیپرشن کە کاریگەریی زۆر خراپیە لەسەر وەکۆڵی حتا لە ڕووی ئیجرامی و تاوانباری و نسبەی ئیجرام زاکە زۆربەی ئەوانەی کە ئەنەرژی درینکە خۆن لەناو ئەو مەسەن بۆ لە وڵاتەکانی وەکو ئەمریکا ئەوروپاوانەیەکەوە زیاتر هانیانەدا بۆ دروست بۆ وەکڵیکردنی تاوانەکان اینجا کاریگەری زۆر خراپی هەیە لە ڕووی چیوە لە ڕووی دڵەوە مەسەن ئەبێتە هۆی تێکچوونی لەدانی دڵ ئەبێتە هۆی دروستبوونی ناڕکپێکی لە لەدانی دڵە کاربایەتی دڵ ئەمانە هەمووی کێشەیەکی زۆر گەورن ولا درێژخایانە ئەگە زۆر خۆیتەوە بێتە هۆی حتا کاریگەری هەیە لەسەر پستانی خوێن یعنی فشاری خوێن و هەروەها دەبێتە هۆی هەندێک حاڵەتی مردنیش کاوەکە ئەوەی کە باسە کرد مەسەن بۆ نمونە لە ئەمریکا لە ساڵێکا بەپێی یەکێ لە دراستەکان 200,000 حاڵەتی هاتنە ژوورەوە و داخڵکردنی خەسخانە هەبووە زۆر ینی 200,000 ئیتر لە شەرتنیە بۆ مردن ینی لە سەر ئەشەیەکی بەسیتەوە کە تەبانە بێتە هۆی بێتاقەتی و بێهێزی ماسووکەکان ئازاری سەر ناجێگیری نائارامی مەسەن بۆ نمونە هەندێک ڕشانەوە هەندێک سکچوون ئەمانە هەمووی کاریگەری خراپ کافائین و شەکرەکەن کە ئیخواومانە دکتۆر زانە ینی ئێستا زۆر لە گەنجان توش بوون ینی فێر بوون دەیخۆنەوە ڕۆژانە ینی بە هەموو با بڵێن شێوازەکانیان بەکاری دەهێنن بۆ ئەوەی بتوان بەدیلێک بدۆزنەوە چی بکەن چی بخۆن کە هەمان هێز و گڕوتینیان بداتێ ئەگەر شخصێک بیەوێ هەمان بەڕێی من ئەگەر یەکێ بیەوێ هەمان شتکە ئەو کاتەتانە شەربەتێکی طبیعی عادەتی بخوات چکە قوربان ئەو بڕی ئەو شەکری کە تێ ئەکرێ شەکری عادەتی نییە زۆربەی کات های کۆرن فرکتۆز سیرەپە یاخود مادەیەکە و کۆ شەربەتای فرکتۆزەکەی کەنە ناوی کەوا دەیان قات لە شەکر شیرینترە ئەبێتە هۆی ئەدیکشن واتە لەشی مناڵەکە یاخو مێرد منداڵەکە کافاین جۆرێکە هەروەکو چۆن ڕسەپتەرەکانی دۆپامین ئەجوو ئەڵێن ئەبزوێنێت لەناو دەماغی مرۆڤ وای لێ ئەکە هەروەکو چۆن کحول
مشکلی وەکۆڵی ئەدکشنی هەیە خوڕادێ معتادە بێت لەسەری بە هەمان شێوە ڕادێت لەسەر ئەمە و ئەمە کاریگەرێکی زۆر خراپیە و کاریگەری زۆر خراپەکەی ئەوەیە قوربان کە ئەگەر لەگەڵ کحولی شابی خۆتە چکە زۆر لە گەنجەکان ئەگەر ملاحەزە بکەی وەکو شۆت ئەیخۆنەوە لەگەڵ کحول لە شاتێک کەڵاوەکەن ئەو کاتە کحول و شەکر و کافاین و لەگەڵ ئەو ئەمینۆسیدانە کاریگەری زۆر خراپیان بەڕێی من باشترین وەکۆڵی بەدیل یاخود ڕێگرەوە بۆ ئەوەی کە ئەو خواردنەوە ناتەندروستە بریتە لە خواردنەوەی فرێشی یاخود وەکۆڵیت تازەی ئاوی شەربەتاوەکان شربەتی میوەکان پرتقال لیمۆ مۆز ئەتوانی خۆت لە ماڵ و بە عەساڕەبی کەی بە هەموو تێکڵ و شتەکانی بۆی بڕێکی زۆر وەکۆڵیت فایبەری تیابێ خوڕیشاڵی تیابێ و لە هەمان کاتە ئەگەرێکی ویستی بۆ ئەوەی کەوا کارەنجامە فەسەجەکانی دەماغی زیاکە ئەتوانێت جۆرێک لە ڤایتامین بی کۆمپلەکسمانەیە کە هەموو بیەکانی تیا لە بیوەن و هەتا بی 12 ئەتوانێت بە شێوەیەک بەڵام لەژێر تەندروستی یاخود لەژێر ئیشرافی دکتۆری ئاکە ئەتوانێت ئەو بخواتەوە زۆر دان قات باشترە لەوەی کەوا زۆربەی زۆری ئەو مادانی کە ئەکرێتە ناوێ هەمویان دەستکاری کراون و هەمویان وەکۆڵە لە ڕووی پیشسازی و دروستکراون و زۆر کۆڵتەکان زۆر کەمە. باشە دکتۆر زۆر جارە و خواردنەوەانە ئیدمان بوون تایاتێ واکات کە تۆ بە بەردەوامی حەزت لێبێ بەردەوام بیت لەسەر خواردنەوەی جستت داوای بکات چی بکەی بۆی کە ئەو کاریگەریە و لەسەر نەمێنێ وا بکەی کە بە زووترین کات خۆتیان لێ دوور بخەیتەوە لەو کاتانە پێویستی بە چییە خۆمە جگەرە نییە بڵێ ناکێشریان ئەتوانێت چی کات جستەی وا بکات کە نێوێت کە کاریگەری ئەو خواردنەوە ئەو ئیدمان بوونەی لەسەر نەمێنێ. بەڵێ باشترین شت ئەوەیە لە یەکەم بەڕای من باشترین شت بریتە لە فاستنگ واتە بریتە لە ڕۆژبوونی زانستی بریتە لە چی بریتە لەوەیەوە دەسەڵگرتن لە کالۆری بۆ فترەیەکی زۆر چکە زۆربەی ئەوانەی کە دەسەکەن بە و ئیدمانە ئەگەر ملاحەزە بکەی بڕێ ئەو زۆرە شەکری کە تایەتی لە هەندێکیانە تا 54 گرام شەکر لە یەکی ناواتە 14 دانە کەوچکی چا شەکر لە یەک دانایانە هەیە جەبزانن کاریگەری چەنە خراپی هەیە لەسەر دروستبوونی ئەو چۆری زادانە ناو و هەروە دروستبوونی کێشی زیادە لە ناو لەشی مرۆڤ یەکەم بریتە لە کەمە ئەتوانیت دەستکەی بە کەمکردنەوەی کالۆریەکانت و بەرەبەرەوە دەستکەی بە فاستنگ واتە ڕۆژی پشر ئەمە کاری یاریگەمەتێکی زۆر باشە دەدا هەندێک جار ئەتوانی لە هەندێک کاتە وەکو باسم کرد شەربەتی میوە فرێشەکان ئەوانەی کە زۆر شیرین نین مەسەن زۆر لە میوەکانمانەیە بە کاڵی ئەتوانی بڕێکی زۆر ئۆکۆڵی ڕیشاڵی تایە بیکەی بە عەسارەکە و بە هەموو ڕیشاڵەکانەوە بیخۆیت و هەروە لە هەمان کاتە سۆشەڵایزینگ واتە بە کۆمەلگابوون ئەگەم لە حەزە بکە ئەو کەسانی کەوا تووش و ئالودەی ئەمانە بوون زۆربیان ئەوانن کەوا لە ڕووی باری دەرونی و نائارامن وکۆڵی گۆشەگیرن لە ماڵایە لە شوێنێکا لە کافێکە دانیشتووە دووسێدان لەوانە خواتەوەمانن نا پێویستە دەرچیت خاستن وکۆڵی تەشجیعی مێر منداڵەکان یا خومڕاحەکانمان بکەین خۆیان مەشغوڵکەن بە چالاکیە کۆمەڵایەتەکانەوە و مۆسیقا و نیگارکێشان و مەسن شاخداری و ئەنواع عۆشکاڵ ئەو مەسن سەر هاوینە ئیتە ئەتوانێت مەسن ئەو وابکەی لەو مناڵانەت مەشغوڵیان کەی بە زۆر لەو چالاکیە کۆمەڵاتیانەوەکەوە دووری ئەخاتەوە لەو ئیدمان و لەو خولیابوونەی بۆ ئەو خواردنەوە خراپانە. بەڵێ دکتۆر زانە ینی هەندێک جار هەیە ئەم خواردنەوە و زەبەخشانە یاخود هەندێک لە خواردنەوە گازیەکانی تەنانەت بە تەنیا ناخورێتەوە ینی ئەوانەیە کە مەشروب خۆرن ڕەنگە تێکەڵی بکەن ئایا بە تێکەڵکردنیش هەمان کاریگەری هەیە یاخود جیاوازە؟ قوربان بە تێکەڵکردن وەکو باسم کە زۆر کاریگەریەکانی دایان قات خراپتر ئەبێ ئەمانە چکە کحول هەموو گرامێک لە کحول خۆتەزانی مەسن 7 گرام 7 کیلۆ کالۆری وزەی تێدا ئەمانە کەوا کاریگەری خراپی هەیە لەسەر جگەرین لەشی مرۆڤ بوو لە هەمان کاتە تۆ بڕی ئەو شەکری کە تایەتی زۆربەی وەکو باسمان کە فرکتۆزە وەک شەکراوی فرکتۆزە کەوا دەستکاری کراوە ینی لە مختبەرات دروستکراوە شەکری عادەتی نییە ئەگەر ملاحەزە بکەی ئەگەر بێت و تۆ 5-6 کەوچکیش شەکرکەیتە ناو پەرداخی ئاو تێکی دەی قەت بەقەدر ئەوە شیرین نییەکەوەی کە لەناو خواردنەوە غازەکان ئایبینینەوەمانە چکە بڕی ئەو شەکری کە تایەتی شەکری وەکۆڵی فرکتۆزە شەربەتاوی فرکتۆزە کاریگەریکی زۆر خراپی هەیە اینجا شەکر لەگەڵ کحولا کاریگەری زۆر خراپەکانی لەسەر دەماغ یعنی کاریگەری زۆر خراپیە و هەندێک جار لە هەندێک کەسە بۆتە دروستبوونی حتا گەشکە و هەردووا لە بخۆبورانەوە وەکۆڵی بەتاڵەتی شەداونی هەموو
خانەکانی دەماغ ئەکا لە هەندێک جاردا اینجا کێشکی کەشمان هەیە قوربان زۆر جار طبعا کحول لەگەڵ کافین وای لێکا وریابی و هێور وریابیتەوە کحولە کەشوات لێکا کەوا هێوری کاتەوە ئەم کاریگەری وریابوونەوە کەمەکات کاریگەری کۆڵەی لە ناو لە دەستدانی بەڵانسی کحول کەمەکاتەوە واتە گەرێکی کحول بخواتەوە بەتەنیا زوو ئەیگرێ و بێتاقەتە بێ و تێکچوونی وەکۆڵی بەڵانسی کە بەڵام کە لەگەڵ ئەو کافینێکی خواردەوە وای لێکە ئەو نیشانە نابینێ لە ئەنجامە زۆرتر کحول خواتەوە لەبەرەوە ئەنەرژی درنگ کە ئەیخۆنەوە لە کحولە کاریگەریەکی زۆر دووقات سێقاتی هەیە لەسەر ئەوی کە زیاتر کحول خواتەوە زیاتر جگەری وێرانە بێ و هەندێک کات زۆرتر مەشاکل لە تەندروستەکانی زیاتر ئەبێت. دکتۆر زانا ئەحمەد خاوەنی بڕوانامەی دیپلۆمی باڵا لە زانستی خۆراک سپاس بۆ زانیارانەی پێت بەخشین لەسەر خواردنەوە وزە بەخشەکان سپاس بۆ ئێوە. خۆشحاڵ بووین بم بەیانە لەگەڵتان بووین لە دوو بابەتی جیاواز هەم هۆشیارکردنەوە لە خواردنەوەی مادە وزە بەخشەکان هەمیش سوودەکانی پێکەنین مازانی ینی ئەگەر بە سیناریۆش بێ یاخود بە سوودوەرگرتن لە قسەکانی مامۆستا تەنیاش بێ هەوڵماندا ئەمڕۆ زیاتر لە ڕۆژانی دیکە پێ بکەنی بەو هیوایەن تەواوی ئەم ڕۆژەمان هی ئێمە هی ئێوە هی هاوکارانمان پڕبێت لە پێکەنین پڕبێت لە خۆشی هەکار وا مەکە کە ڕازیلی بکەی لە ڕۆژانی داهاتوە لە پێکەنین و قسەی خۆشەوە زیاتر دەبەخشین. دوو یاساتان بیرە خەمەوە یەکەمەوەیە کە بەردەوام دڵخۆش بۆ پێبکەنە یاسای دووەمیش هەر پەیڕەوی یاسای یەکەم هەر بەردەوام دڵخۆش و پێ سپاس بێ سپاس کە بینەروبی سەر بوون.